ئەگەر ئەم حکوومەتەی ئێمە وەعی ئەوەی نییە، ئەم بەرپرسانە وەعی ئەوەیان نییە، با ئێمە پێیان بڵێن کە لە دنیادا پۆلێنکردنی کەمەندامان بەم شێوەیە: کەم مامناوەند زۆر شتێک نییە بە ناوی لە ساڵ 10 و 20 و 40 و 50. باشە من بە تەحەداوایڵێ لەگەڵ حرمەتم بۆ دکتۆرە پسپۆڕەکان بۆ بەڕێزەکان لەکوێ 64 و 65 بەچی بۆ من جێهاکاتەوە. زیاتر لە 20,000 کەمەندام، زیاتر لە 19 بۆ 18 بۆ 20,000 کەمەندام ئەم بڕیارە ئەیانگرێتەوە. یعنی تۆ لەکوێی دنیا هەیە قوتی 20,000 کەس کە بەلاشکردنەوە ینی 60,000 دینار 60,000 دینار چییە تۆ ئەوەنە داکۆکی لەسەرەکەی؟ دەیان و هەزاران گرفتی تر هەیە، بەڵام هاتووی چاکساسی لە کەمەنداماکەی. یعنی من ئێمە ئالەمە لێ یعنیکو کۆمەڵی ڕۆژ لەمە سەرمان سوڕماوە و ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ پێمان خۆش نییە کەمەندام بە قێزەونی یا بە شێوەیەکی ناشرین بخەینە سەرجادە. ئەگینا دواتر هەڵوێستێکمانە بێ بۆی سەرنجی میدیاکانی دنیاش ڕاکێشین بۆ ئەوی بزانێ مافی مرۆڤ بۆ بزات مافی کەمەندام، کەمەندامی مافخورا و کەمەندامی بێبەش لەم کوردستانە لە هەموو شتەکان لە هەموو بەها مرۆڤایەتەکان بێبەشە بخەینە سەرجادەوە نیشانی کەناڵ عالەمیەکانی. ئێمەڵێن بڕیارەکە ڕابگرێ و من لێرەوە داوا لە جەنابی کاگدۆر ڕێکەوتەکەم بۆی بۆ مێشوو شتێک بۆ خۆی بەجێ بێڵێ بۆ کەمەندامان ئەو بڕیارە ڕابگرێت تا دیسان لیشنە بۆ کۆی کەمەندامانی مافخوراوە کرێتەوە، ئەوەی کە لە لیشنەکە بە سەرپێی قەراریان ناوە. جارێکی ترین بەپێی بڕیارەکەیەوە ئەتوانن تانە بدەن، هەر کەس موچەکەی بڕاتوانێت تانە بدە. ئێوە تانە لێدەن لەم بڕیارە؟ بەڵێ هەموو کەمەندامێک ئەگەر تانەی نەیە گلەی خۆی لەسەر خۆی کوور دەڵێ.